دینە سەر بابەتی خێزان خێزان ڕۆڵی چێ لە پەروەردەکردنی منداڵ لە فێربوونی منداڵ لە تێگەیشتنی منداڵ لە قوتابخانە خێزان دەبێ خۆی لەگەڵ منداڵەکەی ماندووکا بۆی لە قوتابخانە نمرەی بەرز بێت و ئاستی بەرز بێتوان ئیشی خێزان نییە بەرپرسیارەتی خێزان نییە. بەڵێ پرسەکە باسی کۆرسی دووەمت کرد پێویستە کۆرسی دووەم تاو جیابی لە کۆرسیەکەم کۆرسی دووەم نابێت زۆر بخوێندرێ و نابێ ئەو لە قوتابخانە باز دەکەم خشتەی خوێندنیان کەم بکرێتەوە 8 دەرس و 7 دەرس گەلەگەلە زۆر هەلا هەر یعنی گە بەڕێی من دەسەڵاتم هەبی یان شتێکم هەبیتن دەستکاری سیستەم کەم لە 5 زوانە زیاتر ناخوێنم یعنی کاتەکە قوتابی 4 یان 5 سعات لە قوتابخانە بێ باسە بەڵام بە حکمی داکوباب وەزیفەیان هەیە چەند منداڵەکە لە قوتابخانە ببینێتەوە باشترە بۆ ئەوان بەڵام خراپە لەو منداڵەکەی چونکە سترێس و زەختی دەرونی زۆری دەکەتە سەرێ پێویستە کۆرسی دووەم بە چالاکی بەڕێوە بچێ مامۆستاکەم ئێستا بەڕێی من بێ بەوانەی ئاین هونەر وەرزش منداڵی ئەو کۆمەلگە ڕاستە ڕێ دەکەم بۆ سێوانەیە بەها کۆمەڵایەتەکان بڵێ ئەوانەکەی منە بۆیەوە بەها کۆمەڵایەتەکانیش کردێت ئێستا لە باس دێن بە باسی ڕۆڵی خەزان لە بەها کۆمەڵایەتەکان بەو 3 دەرسە دەتوانی قوتابی ڕاستە ڕێ بکەیت باشات و وەرزەکە تیۆری ڕۆی ئیمتحانات و کوێزات و ئەو شتانە وەرزی دووەم یعنی ناچارنی هەمان شت دووبارەکەوە یان دانانی نمرە لە 10-20 زۆر هەڵەیە یعنی ئەو تەسلیمکردنی دەرەجەیە بۆ قوتابیان یعنی بەخشین هەدیە 10-20 قوتابیەکی زۆر لە 20 کەمتر نایەن یان چلی هەیە یان 20 هەیە 25 هەیە دەستگە لە یارمەتیدانی مامۆستا ئەو شتانە گلەی داکوبا و دەرجە زیادکردنەوەوانە بەڵام کە دێنە کۆرسی دووەم تووشی یادەکانی نەورۆز و ئادا کاتێکی زۆر دەڕوا بەڵێ و وەرزەکە زۆر خۆشە یعنی قوتابی حەزی لێیە لە وەرزە خۆشەی لە ناو چوارچێوەکی داخراو نەبی سزن نەبی زۆر قوتابخانەیە یان سنتەری ئۆتیزم بێ بە ناوی سنتەر کە لە خانێکی 400 متری 300 متری دابێ حەدیقە داخراوە هیچ ڕووناکی لێنە سەوزایی لێنێ خواردنی باشین هەر هەموو خانەکان ئەوانەی کە تایبەتن بۆ ئۆتیزم لە کوردستان تا ئێستاوی ئەمن چوبم دیتبم هەر هەمووی ناتوان دروستە دێنە قوتابی ئاسایی قوتابخانەکان زۆر لە ناو گەڕەکان تێکەڵن ژاوە و ئەو کۆمەڵک شتی تێدا یعنی قەلاقێک لە قوتابی دروست دەکات تا 7 وانە بچێت کەوتمان وانەکان کەم بکرێتەوە پاشان دی لە کۆرسی دوم دەبێ بە چالاکی بەڕێوە بچێت بە شانۆ بەڕێوە بچێت زۆر جار وانەم وەرگرتێ لە قوتابخانە شانۆم بە منداڵک کردیە بە منداڵەکان کردیە کە ماڵێک جیرانمان دەسووتێ چۆن هاوکاریان بکەین بە شانۆ ئەو قوتابیانە لە دەرسی پێنجەم یان شەشەم یان دووەم زۆر حەزیان لە وانانەیە کە چالاچینە ئەو دەگۆ مامۆستا من حەزم ڕۆڵی ئەو بجێڕم کە ماڵ وستاوە اینجا ڕۆڵەکەمان دادەنا چی هاوکاری کۆ دەکاتەوە چی ئەو ژەمەی کە مەغریبە ماڵستا خواردن بۆ هەمووی داوا دەکە بەشدار بێت بەڵێ ڕاستە چێ دەبێتە سایقی ئەمبولانسیان حەریقیان ئەوەی کە دەستێ نابی لە ئاگرەکە نزیک ئەو هۆشیارانە زۆر میمە ئەسەن هەر خوێندن بەدەستم مامۆستا لە باخچە هەتا پۆلی 6 بەس بەها کۆمەڵایەتەکان هۆشیاری یاسایی هۆشیاری جۆراوجۆرەکان هۆشیاری تەندروستی بخوێندرێ لەگە زمان و بیرکاری و زانستی سادە ڕاست بیرکاری و زانست سادە و کۆمەڵە هۆشیاری ئاینی و پەروەردی ئەوان بخوێندرێ ڕاست لە پۆلی 7 هەتا 9 خوێندن کرێتە پیشەیی ڕاست یعنی خوێندن ئەگەر بۆ پیشەی ئەو 3 ساڵە پیشەی خوێن سناعە کارەبایان تیجاریان هەشتەکە کاریشیان دەست دەکەی و قوتابیەکی پڕ بەرهەمی کات 6 ساڵ فێرە زمان و ئەدەبیات و بەها کۆمەڵایەتەکان کردێ مرۆڤێکی تەندروست لە ڕووی عەقلی و مرۆڤێکی کارامە لە ڕووی تەندروستی جەستەی ئەوانە و بیرکردنەوەی و مرۆڤێکی پیشەیی وەزیفی لێ دەردەچی ئەگەر پۆلی 6 تەواو بکە یان پێویستی بە زانکۆ نییە یعنی گەنجێکی کاسب گەنجێکی پارەدار گەنجێکی داکوبابی خۆش بیرۆکەی کارکردنی هەیە و دەستی کارکردنی کرێتە پیشەیی پاشان لە پۆلی 9 پسپۆڕی وەردەگری اینجا پێویست کرا بچێتە کۆلێژ و پسپۆڕانی بواری خوێنی بالا بام لە خۆیان بەرنامەکە دانێت تا ئەوێ پۆلی 12 نەمێنێ ئێستا زۆر قوتابیانی پۆلی 12 حەز دەوێت پۆلی 12 نەمێنێ ینی بەڕاستی ئەمە چەند تاڵەبان ڕۆیە خۆی کوشتێ لەبەرەوەی نەچێتە حاڵەتی کوشتن هەبووە خۆی کوشتێ نەچێتە تۆست لە بۆتە منافز یان ئەوەی کە بابی پێگوتی ئەم 2 میلیۆنم لە دەورەی لۆ سەرف کردی 3 میلیۆن لۆ خەرج کردی دەرەجەکەت ئەوەندە نەبێت وال لێ دەکەم
ئیدی زۆرن تەنابێ خێزان ئەوەندە زەخت لە قوتابیەکان و خوێندکارەکان سەرباری کۆرسی دوێمشکە دێنەوە ناو بابەتی خوێنە کۆرسی هەموو مامۆستا هەموو بە شێوەی ڕێژەیی ینی بە شێوەی زۆر سێ بەشی چالاکیەکانی قوتابخانە بکرێتە تەرفیهی خۆشی چالاکی هەتاوانەی بیرکاریش ینی دەبێت بچنە دەرەوە قوتابخانە وەرزەکە خۆشە منداڵ تەحمل ناکات زۆر جار مامۆستاگەر دەماندید جیرانێکمان لە نەورۆزی دەڕۆیشتن ئەمان نەدەڕۆیشتین هەستنەوەکو بوو ینی لە خۆرە حەز دەکرد بەگەر ئەوان کەوی لەگەر ئەوان بێ وەسبێ لەگەڵ ماڵی بچی دووس بێ لەگەڵ ماڵی ینی وەرزەکە خۆشە هیوای نییە بخوێندرێ ینی بەشێوەی کەوە کۆرسی بە دڵنیایەوە دەست خۆش بێت.